لە زیندانە. پێشکەشە بەو برا و خوشکە موسڵمانانەی کە لە زیندانەکانی ستەمکاراندا ئازار و ئەشکەنجە ئەشێژن. بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من بە یەک ڕاپۆرت تووشی ئەشکەنجە و سزاکەی. لە زیندانە لەژێر زڕەی زنجیر و کۆت، لەژێر ئۆف و ئێش و ژانە زۆریان لێکەین، سەدان ئیفادە ئیمزاکەن. لە دەرەوەش لاوازەکان لەسەر مینبەر بۆت مزاکەن. بەڵام ئایا عەقیدە و بیر دەفەوتێ بە کۆت و زنجیر؟ بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من دەست و پێی کۆت و زنجیرکەی، لەگەڵ ژانە لاوی لە زیندانە پیرکەی، لەوەش زیاتر زمانی خۆشی لەبیرکەی. بەڵام ئایا کاروانی ڕێگەی خواویستی بەڕای ئێوە دەمرێ و ناگاتە مەبەستی؟ بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من لە زیندانە بتاسێنی، چاوی هەزارانی تریش بترسێنی. دەشتوانی بە هۆکانی ڕاگەیاندن وەک خائینیش بەم خەڵکەیان بناسێنی. بەڵام خۆ خەڵکی دەیزانی ئێمەی پەروەردەی قورئانی، ئێمەی خواویست، لە ژیانە غەیری ئازادبوونی میلەت هیچمان نەویست. بەو هیوایەی لە قیامەت خۆ ڕسوولکەین لە بەردەمی خوای خۆشەویست. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.